ناوچە سنووریەکانی پارێزگای هەولێر لە ئێستادا نائارامترین ناوچەن بۆ ئەو هاوڵاتیانەی کاری کشت و کاڵی و ئاژەڵداری دەکەن. ئێرە کوێستانی وێزەیە لە دەڤەری باڵەکایەتی، هەوارگەی ڕەوەندەکانە، ساڵانە دێن لێرە ڕەشماڵ هەڵدەدەن و کاری ئاژەڵداری دەکەن. ئەوان ئەگەر کوێستانەکان نەبێ ناتوانن لە وەرزی هاویندا ئاژەڵداری بکەن، بەڵام ماوەی چەند ساڵێکە ناوچە سنووریەکان ئارامیان لێ هەڵگیراوە. بەهۆی تەقەکردنی سوپای پاسدارانی ئێران لە ڕانەمەڕێکی ڕەوەندەکانی کوێستانی وێزێ نزیکەی 50 سەر ئاژەڵیان لێ کوژراوە و بریندار بووە. ئەوان دەڵێن ژیانمان لە مەترسیدایە، ناتوانین بە ئاسوودەیی ژیان بگوزەرێنین لە کاتێکدا لە ناو خاچی هەرێمی کوردستانیشداین. شوێنەی ئێرە ئەو ساڵاوانی پێ دەڵێن شوێنێکی ئەمین بووە، ڕەبای لێ نییە، ڕەبای زۆر لێ دوورە، تقریباً 8 کیلۆمتر 9 کیلۆمتر دەبێت. لێە ئەو مەفرەزە شەوێ تقریباً زەڵبک ئەیوانی ئێرانی بێ هاتووە، تەقان لێکورێ بەڵان لەسەرێ لە پڕژێ سەرەکەن ڕەبایەکان، ئەین تەقەکە لەمە دوور بوو. بەیانی مەفرەزەکان دابەزی بۆ ئەیوانەکەی من دابەزینە بۆ نەخواشی کوردستان. ئێمە لە ڕەبایان تەقەلێ نەکراوە، بەڵێ لە ڕەبای تەقەمان لێ بگرن، هات نەخوارەوە دیارە لە شوێنەکەی. تۆ باران وەڵای جا مەترسی بۆ هەموو خەڵکی هەیە، نەوە کرد بۆ مەڕووماڵات و بۆ مەڕداران، بۆ سەرهاوڵاتیانی کەش هەیە. ڕۆژانە ساڵانە شوانیش دەکوژرێن لە عاجیۆمەران هەیە، شوانیش کوژراوە، من دەیناسم کابرایە کوڕی کوژراوە بە قەناز لەیان داوە. پاراستنی گیانی هاوڵاتیان و سەروەری خاچی هەرێمی کوردستان لە دەستی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی عێراقە، بەڵام ئەوان لەم نائارامیە بێدەنگن و بەردەوامیش هاوڵاتیان قوربانی دەدەن. بەرپرسانی ئیداری ناوچەکەش ڕای دەگەێنن هیچ لە دەسەڵاتی ئەواندا نییە و تەنیا ئەوەیە بە سەروی خۆیانیان ڕاگەیاندووە. داواش لە هاوڵاتیان دەکەن نزیکی ناوچە سنووریەکان نەکەونەوە. والله داواکاریمان لە حکوومەت هەرێم ئەوەیە لە حکوومەتی عێراق لە پاسەوانی سنووری یعنی ئاوڕێ لەو ماڵی بداتەوە، بەڕاستی تەلەفیاتی گەلێک زۆر بووە. پێمان خۆشە یعنی هاوکارێکی بکەن و بەدوو داواکاری مەدابن بەڕاستی. مەڕ نا لە سکن ئەو بەردەی یەک تۆ سەرکەوی ناشوانی دەگرنادینە بەتفەنگەن. زامە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم، حکوومەتی فیلال دەکەم، ئەگە عەلەک لە بۆ عەلەک دۆزدەوە کاکە خەڵک ناوێری مەڕووماڵاتی بەخێوکالە و کوێستانی. ئەوە کارە ساتە. بەپێی زانیاریەکان سوپای پاسدارانی ئێران لە ناوچە سنووریەکانی باڵەکایەتی نزیکەی 5 کیلۆمەتر هاتۆتە ناوخاچی هەرێمی کوردستان و لەو ناوچانە هێزی زیاد کردووە و بەردەوام جم و جۆڵی سەربازی هەیە. سوپای تورکیاش لە دەڤەری برادۆست ماوەی 3 ساڵە بە قوڵایی 30 کیلۆمەتر سنووری هەرێمی کوردستانی بەزاندووە و بەردەوام تۆپباران و بەردومانی ناوچەکە دەکات. کوێستانەکان و ناوچە سنووریەکانی باڵەکایەتی و برادۆست کەوا هاوڵاتیانێکی زۆر بۆ ئاژەڵداری و کەرتی کشتوکاڕ و لەو ناوچانە دەکەن، لە ئێستادا بەهۆی بەردەوامی تۆپبارانی وڵاتانی دراوسێ ژیانیان لە مەترسیدایە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری باڵەکایەتی.